باز لەوە دەکەین کە لە ساڵی 2022 بە بەراورد بە 4 ساڵی ڕابردوو زۆرترین هاوڵاتی ڕویان کردوتە ئەوروپا و کۆچیان کردووە. دەپرسین هۆکاری ئەمە چییە؟ ئەخۆ ئەو بارودۆخە ئابووری و سیاسی یاخودبوونی شەڕ و ناسخانگیریە کە بە شێوەیەکی گشتی لە سەرتاسەری جیهاندا بوونی هەیە یاخود هۆکاری دیکایە. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز کارزان محەممەد چالکوانی مەدەنی ڕاستەخۆ لە ستودیۆی هەولێرەوە لەگەڵمانە. کاک کارزان سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی دیار بە پێ و ئامارانەی کە هەیە ئەم ساڵ بەراورد بە یاخود با بڵین ساڵی 2022 ساڵی ڕابردوو بە بەراورد بە 4 ساڵی ڕابردوو زۆرترین هاوڵاتی کۆچیان کردو بە وڵاتانی ئەوروپا. هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ بەنای خۆی گەورم میهرەبان سوپاس بۆ ئێوە و سڵاوڕێزم هەیە بۆ بینەران و لە پێشەکیدا هاوی خەمی خۆم بۆ تەواوی بنەماڵەی کۆچکردووان بنەماڵەی بێسەر و شێنبوانی دەریای مەرگ و دەریای ئیزەڕا دەگەێنم کە بەداخەوە ساڵانە دەبینین ڕووداوی دڵتەزێن و ناخەژێن ڕوودەدا و دەیان گەنج و لاوی ئەم وڵاتە دەبێتە خواردنی دەریای ئیزە و خواردنی حوتەکان. ئەوەی کە جەنابەت فەرمووت سەبارەت بە دیاردەی کۆز لە هەرێمی کوردستان دیارە کۆز دیاردەیەکی عالەمیە لە سەرانسەری عالەم هەر تاکێک کە لە پێناو باشترکردنی ژیانی لە باشەوە بۆ باشتر ڕوودەکاتە ئەو وڵاتێک کە خۆی مەبەستێتی. دیارە دیاردەی کۆچیش ئەوەندەی کە لە ناساریە ئەوەندەی کە لە پێناو باشترکردنی ژیانی ئەو کەسەیە ژیانی خۆی و خاناوەدەکەی ئەوەندە لە پێناو کۆچێکی ئارەزومەندانەدا نییە. دیاردەی کۆچ لە هەرێمی کوردستان ئێمە کە قسەی لەسەر بکەین ئەو هۆکارە سیاسی و ئابووری کۆمەڵایەتیانە کە لە هەرێمی کوردستان بەداخەوە لە دوای 30 ساڵ لە حکومڕانی هەرێمی کوردستان نەتوانراوە ئەو ژێرخانە دارایی کە هەیە و ئەو ژێرخانە زەمینەی کە هەیە لە هەرێمی کوردستان کە نەوتە بە شێوازێکی دادپەروەری کۆمەڵایەتی بەسەرتاکانی هەرێمی کوردستاندا دابەش بێ و تاکەکان ڕنگدانەوەی خۆیان لە وڵاتەدا ببینن بە نیشتیمانی خۆیانی بزانن بۆیە ڕوو لە دەرەوە دەکەن. ئێمە بەڕاستی ئەگەر بین هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتێکی و مالیزیا بەراورد بکەین کە ئێمە دەوڵەتیش نینە ئەوان لە ماوەی تەنها چەند ساڵێکدا لە ساڵ 1983 بۆ ساڵ 2003 لە ماوەی 20 ساڵدا ئەو کاتێک کە مەهاتیر محەممەد هاتە سەر حکم ڕێژەی بێکاری 153 بوو بەڵام دوای 20 ساڵ لە حکمی مەهاتیر محەممەد ڕێژەی بێکاری دابەزی بۆ خوارد سەدادا و وڵاتی مالیزیای لە وڵاتێکی کشتتوکاڵی دواکەوتو کردە وڵاتێکی پیشسازی پێشکەوتو. بەڵام ئەوەی کە دەبینی بەڕاستی لە هەرێمی کوردستان لە دوای 30 ساڵ لە حکومڕانی و بەراورد بە مالیزیا و زۆربەی وڵاتانی پێشکەوتو کە ئێمە ژماری دانیشتوانمان زۆر کەمە سەبارەت بەو داهاتە زۆرەی کە هەیە دەبینین کە ڕۆژ بە ڕۆژ سێکتەرەکانی تەندروستی پەروەردە کشتتوکاڵ پیشەسازی و حتا سلکی پێشمەرگە هەموو ئەوانە بەرەو دواوە دەگەڕێنەوە و بەداخەوە دەبینین کە ئەوەندەی کە دامەزراوە حزبیەکان کار دەکەن ئەوەندە دامەزراوە حکومی و نیشتیمانیەکان کار ناکەن بۆ ئەوی کە بتوان تاکانی هەرێمی کوردستان ڕۆڵەکانی هەرێمی کوردستان لە باوەش بگرن. ئەوەی کە هەیە بەڕاستی ئەوەندەی کە دەبین بەڵێ کاک کارزان دیار بە پێ و ئامارانی لەبەردەستایە زۆرترین گەنج کۆچ دەکەن بۆ ئەوروپا. لە ئێستاش تاوەک دیارە شەڕی رووسیا ئۆکراین بارودۆخی ئەوروپای هەم لە ڕووی دابینکردنی پێداویستەکان هەم لە ڕووی هەلی کارەوە قورستر کردو و ئەو دەرفەتە بۆ گەنجانی کورد هێندە ئاسان نییە کە لە وڵاتانی ئەوروپاش ژیان بکەن. بە بڕوای تۆ هۆکاری ئەم کۆچکردنە بە لێشاوەکە ئێستا هەم لە هەرێمی کوردستان هەم لە ئەوروپاش هەلی کار ئەگەر زەحمەت بێ جۆرێک نییە لە چاولێکەری؟ خۆی ئەوە دوو حاڵەتە هەم چاولێکەریە هەم لە ناساریە بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان ناساریە. ئێمە ئەگەر ببینین هەر تاکێک هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان هەر گەنجێکە بیوێ کۆچ بکات بۆ ئەوروپا هەڵبەتە ئەو ڕێیەی کە دەگریتە بە ڕێیەکی نایاساییە و ڕێیەکی ناشەرعیە کە ڕێگای قاچاقی پێ دەگوترێ هەر تاکێک پێویستی بە 15 هەتا 20,000 دلار کە دەگاتە دەرەوە یان ئەوەی کە بە زمانی بازار پێی دەگوترێت دەفتەر و نیوە کە تاکو دوو دەفتەر. ئایا ئەگەر بپرسین بەو ڕێژەیە دەتوانین وەبەرهێنان بکەن لە هەرێمی کوردستان یاخود پرۆژەی بسووچیان هەبێت بەهۆی ئەوەی کە کەرتی وەبەرهێنان و بازاری کەرتی تایبەت قۆڕەخ کراوە و بەڕاستی هەر هاوڵاتێک ناتوانێت بە شێوازێکی ئازاد و سەربەخۆ وەبەرهێنان بکە و گەنجەکانیشمان بەڕاستی کەم تا زۆر ملیان نەداوەتە بەر ئەو کارە بۆیە ئەو شخصە ئەو کەسە ئامادەیە کە ئەو بڕایە
15,000 هەتا 20,000 دلار کۆ بکاتەوە جا لە ڕێگەی فرۆشتنی سیارەکەی بێت فرۆشتنی خانوەکەی بێت یاخود فرۆشتنی زێر و ئاڵتونەکانی خێزانەکەی بێت یاخود ئەوەی کە قەرزێکی زۆر بکات لە پێناو گەیشتن بە ئەوروپا یاخود ئامادەیە لە پێناو بەدەستخستنی ڤیزایەکی ئەوروپا بۆی کە بکات یەکێک لە وڵاتانی ئەوروپا دواتر لەو ڕێ بە قاچاغ بە ڕێگای فەڕەنسا بپەڕێتەوە بۆ بەریتانیا ئامادەیە هەموو قوربانێک بە ژیانی خۆی بدە حتا وەکو مەرگیش بۆی بگاتە ئەوروپا و بگاتە لە یەکێک لە وڵاتانی کە مەبەستێتی ئەوە لە پێناو مسۆگەرکردنی ژیانی خۆیەتی ئێمە دەبینین چەندان کەسمان بینیوە کە هیچ کێشەیەکی نەبووە لە ڕووی داراییەوە بەڵام نایەوێت ئەو ژیانێکە خۆی پێدا تێپەڕیوە منداڵەکانی نەوەی داهاتوو پێدا تێوەپەڕن بۆیە بەڕاستی دەبین ئەوانەی کە ئاسێکی باشی داراییشان هەیە لە ژیاندا وەزعی داراییان زۆ باشە ئەوانیش کۆز دەکەن چونکە لەو وڵاتەدا بەڕاستی بەداخۆ دەبینی کرێکارێک دوای 20 ساڵ 30 ساڵ لە کرێکاری بیمەی کۆمەڵایەتی نییە تاکو ژیانی دوای کرێکاری دەستەبەر بکات یاخود کە تووشی ڕووداوێک دەبێت ژیانی دەستەبەر کات یاخود سلکی تەندروستی سلکی پەروەەردە ئێمە هەر کاتێک کە کوڕەیەکی بەرپرس یاخود کوڕە دەوڵەمەندێک هاوشان لەگەڵ کوڕە فەقیر و هەژارێک لەسەر یەک تەختە لە قوتابخانە دانیشتن یاخود کوڕە بەرپرسێک و دەوڵەمەندێک لە یەک دەرگای تەندروستی نەخۆشخانەیەکی حکومی وەستان بۆ چارەسەر وەرگرتن ئەو کاتە دەڵێن وڵاتی ئێمە وڵاتێکی زۆر پێشکەوتەوە بەڵام بەداخۆ دەبینی کە کوڕە بەرپرسەکان دەوڵەمەندەکان ئەوانی کە خوا پێداون بۆ چارەسەری زۆر زۆر ئاسایی دەستنە یەکێک لە وڵاتانی دەوروبەر چونکە ژێرخانی تەندروستیمان بەڕاستی لەو ئاسدانیە کە نەخۆشەکان لە خۆ بگرێت بۆیە ئەو ئامارانی ئێمە کە لە بەردەستماندا لە ساڵی 2021 لە سەراسەری عێراق هەڵبەتە باسی دەکەین 70 لە ساڵی 2021 73325 کەس لە تەواوی وڵاتانی ئەوروپا داوای پەنابەریان کردووە ئەوانەی کە سەروی تەمەن 18 ساڵن وڵاتانی ئەوروپا و هەروها هاوکات وڵاتی بەریتانیش کە بەخۆتان زان بەریتانیا لە یەکێتی ئەوروپادا نەماوە و لە ساڵی 2022 ڕێژەکە شتێک کەم دەکاتەوە کە 1225 کۆچبەر لە سەرانسەری عێراق داوای پەنابەریان کردو ئەوانەی کە سەروی تەمەنی 18 ساڵە هەڵبەتە ڕێژەیەکی بەرچاویش لە کۆچبەران لە خوار 18 ساڵەوەن بەڵام ئامارە فەرمیەکان لە سەروی 18 ساڵەوە کە تۆمار کراون بۆیە دەبین بەڕاستی ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوو دەدات کە ژمارەیەکی زۆر بارز لە ئاست دەرچوانی زانکۆ پەیمانگەکان ساڵانە لە زانکۆ تەواو دەبن تەخەڕوز دەکەن کۆلێژ و پەیمانگا تەواو دەکەن کە ڕێژەکەی 4 بۆ 5,000 کەسە دەبینین کە هەلی کاریان دەست ناکەوێت و 30,000 مامۆسای وانەبێژمان هەیە لە هەرێمی کوردستان تاکو ئێستا 3 مامۆسا بەگریبەست دانەمەزراوە بەڵام دەبینین کە کەسایەتیەک بنەماڵەیەک سەنگەر دەگوازێتەوە لیوایەکی بۆ دەکرێتەوە 400-500 کەسی بۆ دادەمەزرێ یعنی لە ماوەی ڕابردوسان حاڵەتێکمان بینی لە ڕێگەی سەنگەر گواستنەوە تاکو ئێستا 1500 کەس لە چوارچێوەی 3 کەسایەتی لیوایان بۆ کردوێتەوە خەڵکیان بۆ دامەزراندووە لەو 1500 کەسە 15 وانەبێژ دانەمەزراوە 15 خۆبەخشی تەندروستی دانەمەزراوە 15 هەڵگرانی دەرچووی هەڵگرانی ماسەر و دوکتۆرا دانەمەزراون و تەماش ینی سەیر دەکەی بۆ سوچی عەسکەری بۆ کڕینی وەلای خەڵک دادەمەزرێن بەڵام ئەوانەی کە لە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن بەداخەوە دانامەزرێن هەلی کاری دروستیان بۆ ناڕەخسێت کاکارزان کەواتە جگەل لە ڕەخساندنی هەلی کار پێویستە چی دیکە بکرێت لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە بۆی کۆچکردنی کەنجان کەم بکرێتەوە بۆ وڵاتانی ئەوروپا بەڕاستی دەبێت گەنج و نیشتیمان گەنج و کوردستان بەیەک و ئاژ بکرێتەوە و هەلی کار و دەرفەتیان پێ بدرێ ئەو پاڵنەرانە ئەوە پێویستی بەوەیە کە زانکۆکان و ناوەندە توێژینەوە زانستی و ئەکادمیەکان توێژینەوە لەبارەوە بکەن بۆچی گەنج کۆز دەکات بۆچی وڵاتی خۆی خۆش ناوێ و ئەو گەنجەی کە ئێمە دەبینین لە هەرێمی کوردستان کە بێکارە و کاری دەست ناکەوێ بەڵام لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی ڕۆژ ئاوا دەبینین کە کەسێکی زۆر لێهاتوو سەرکەوتووی لێ دەردەچێ و بینیمە لە ماوەی ڕابردوو کە یەکێک لە هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتێکی کوردستان لە بوارێک لە بوارەکان توانی لە بواری بیرکاری نازناوێکی بەرز بەدەست بێنێ و مەدالیایەکی بەرزی ئازبەرزی زانستی بەدەست بێنێ لەو بوارەدا کورد لە هەموو وڵاتێک بێ بەڕاستی زیندووە
زیرەکە لێ هاتووە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە قەدری نازانێ بۆیە هەرێمی کوردستان بەداخەوە ئەوەندەی بۆتە شوێنێک بۆ خزمەتکردنی ئەجێندای بێگانە و خزمەتکردن بە بیانیەکان خزمەتکردن بە بەداخەوە دەبینین کە ئەوەندەی لە خزمەت بێگانەدا لە خزمەت خۆی دانیە و خەریکە ماڵ لە ماخۆی حرام بێت ینی ئێمە دەبینین کە لە ماوەی ڕابردوو کۆمەڵی گەنج یاخود ئەوانەی کە لە باشووری عێراق لە تۆڕە کۆمەڵایەتەکان ناوبانجیان پەیدا بوو دێن لە هەرێمی کوردستان ڕیکلام دەکەن بە 5,000 هەتا 7,000 دلار لەسەر جیشفانی ئەو خەڵکە یعنی ئەو گەنجە لە وڵاتی خۆمان لە هەرێمی کوردستان ئەو دەرفەتی بۆ نەڕخساوە وەگەوەی کە بۆ هونەرمەندێک و بۆ سەماکارێک و وەگەوەی کە بۆ مۆدلێک و وەک بۆی کە بۆ ئەو جۆرە کەسانە ڕخساوە بۆیە دەبینین ئەو سامانێکە لە هەرێمی کوردستان هەیە بە شێوازێکی دادپەروەری کۆمەڵایەتیدا بەرز بکرێت لە ڕێگەی ڕخساندنی هەلی کار پێدانی قەرزی بچووک بە گەنجان و کاراکردنەوەی کەرتی تایبەت و داخستنی بەڕاستی دامەزراندن بە ڕێگای سلکی حزبی و بە دامەزراوەیکردنی دامەزراوەکان شەفافکردنی داهاتی نەوت مەلەفی نەوت و دامەزران لە ڕێگەی وەزارەتی پێشمەرگا بۆ دەرسوانی وەزارەت پێشمەرگە بە ڕێگەیەکی یەکسان و دادپەروەر بێت نەک بە ڕێگای تەسکیە حیزبی و لە ڕێگەی کڕینی وەلا و سەنگەر گواستنەوەی شەخسەکان و دامەزراندن و دروستکردنی لیوا بۆیان ئەوانە هەموو گرفتی سەرچینە ئێمە دەیە بەڕاستی لە هەرێمی کوردستان وا بکەین کە هەرێمی کوردستان هەرێمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ نەک تەنهایی بەرپرسان بێ و ئەو بەرپرسانش کە لە سەری ساڵ و لە بۆنەکاندا دەستنە دەرەوەی وڵات و چێژ دەبینن لەبری ئەوە بێن لە دەرەوەی وڵات چێژ دەبینن بابێن لە هەرێمی کوردستان چێژەکانی خۆیان ببینن کادەکانی خۆیان بەسەر بەرن بەڵام چونکە هەرێمی کوردستان نەبووەتە شوێنێک بۆ حەسانەوەی خۆشیان بۆ خۆشیان بەڕاستی هەم لە ڕووی خۆشگوزەرانی و سەفەر و کات بەسەر بردنەوە هەم لە ڕووی تەندروستی و لە ڕووی پەروەردەوە نەبووەتە شوێنێکی ئەمان بۆ خۆیان بەڵێ کاکارزان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ میوانداریەکە سپاس بۆ کارزان محەممەد چالەکوانی مەدەنی دووبارە سپاس.